سڵاوتان لێبی بە هیوام تەندروست باش بن خی گەورە ڕۆژ و تاعەتی هەموو لایەکمانی قبول کردبێت ئینشاءڵڵا خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکە بوومەوە میوانی ماڵەکانتان بە هیوام میوانێکی دڵگران نەبم لە ماڵەکانتان و لەسەر دڵتان ئەو ڕۆژ وەک هەمیشە میوانەکەم هەیە زێدە ئەزیز ماشەڵڵا میوانەکانی من هەمویان شیرینن زۆربیان گۆرانی بێژن پرۆگرامێکی ئەو جارم و پرۆگرامم زۆر تایبەتە ئەو ڕەمەزانەی زۆر ئەکتیڤین کاک خۆشەوی میوانی منە خۆشەوی هیرانی ڕەنگە زۆر بەتان بەدەنگە خۆشەکەی بیناسنەوە ئەگەر بە شکلیش نیاندیتیوی بەدەنگ ئەزانن یا خەوە خێربێ ماوەسا زۆر سپاس خێربێ پرۆگرامەکەی بەڕێستا بەشداریم هەیە هیوادارم کە بەرنامەی جوان پێشکەش بکەین ئەم شیوادارم گۆرانی خۆشم لە برێ یاخوا بە خێربێ دووبارە پێش هەموو پرسیارەکان دەمێ باسی خواردنەکەم بکەم خواردنی ئەوڕۆم مەقلوبەی باینجانە بە شێوازێکی جیاوازە لە بۆ خواردنی پێویستم بە باینجان هەیە و هەروەها برنجم پێویستە بە زالیا لەگەر گازە و هەروەها باویشم پێویستە خێو بیبەری سۆر و بیبەری ڕەشم کەمەک پێویستە لەگەر ئەوەشدا قیمەم پێویستەبی بێگومان هەموو ئەو کەرستانە لە زەیتە نازدارەکەی زێر سۆریەکەم و برنجەکەشم بە هەمان شێوە برنجی زێرە ئەوجا لەگەرم من با پێکەوە و لەگەر کاک خۆشەوی خواردنی دروست بکەین کاک خۆشەوی لەگەر خواردنی بینیتکۆ باشم وەڵڵا خراپ نیمە لە سوپی زیرەکتریان لە خواردنەکان وەڵڵا ئەکید سوپ ئاسانترە سوپی کواردیشمان هەیە خۆشە وەڵاس خواردن سوپەچی تایبەتە کوارێک هەم بە لۆ خۆشی لە منتیقەی مەش لە خۆشناوەتی کواردجی هەم فرێش ئەوەی کە لە باخچە و لە چاشین دەبن ئەوان پێ باشتر و خۆشترە چێژیان تایبەترە سوپی ئەویان باشتر ئامادە دەکرێت ئەویان ئاسانترە قەتوا بووە لە ناو باخچان لە بنە سپینداران قۆپەنە کوارگەکە دیدبییتەوە کەیفت بێهاتبی باخچەمان هەیە لە هیرانی لە ناو باخچەکەی خۆمان زۆر جاری وا هەیە کواجی چاکچاچی لێ دەبینەوە لە بن ئەوی خۆمان دەڵێن لە بن تەڕاشان لە بنتانەوەکەوانە دائیمە لەو شوێنە ئەوانەی کە شێدار و شوێنی دوورە هەتاون ئێستاش وەختیتی بارانی لێدا و هەتاوی شاتی ئێستا کوارجی باشین بووینە جا کوارجی کو حازرەکەن ئەنگۆ لە مارە هەر بە پیازیان سۆری دەکەینەوە بە پیازی زۆر جاری واشەیە لەگەر لۆبیا و ئەوانە هەم بێکەوە سۆریان دەکەینەوە میکسیان دەکەین خۆشە جا لە هیرانێ بی لەنا ئەو باخچەی هیرانێ و تەوانەوەجی لەگەر هەم شتی دەخۆین ئەمنی زۆر حەزم کوارجی هەتا لەگەر ساواری هەتا لەگەر برنجی لەگەڵ هەموو شتێکی دەیخۆن هە بە سوورەکە و کراوی جاری واشە دەکەینێت تکەش ماشەڵڵا ئەوەی کە لە خواردنی بزانانی حەزی لە خواردنیبی کاک خۆشەی هەستەکەم حەزت لە خواردنی هەیە و وەزنیشت زۆر نییە ئەمن کەم خۆری دایم خۆرم جەمەکانم زۆر خۆر نیمە ینی بڵێم دەبی زۆری بخۆم بەڵام زوو برسیم دەبیتەوە ئەو گرفتم هەیە چکە من لۆ خۆم تەمبەڵم لە جوولانەوەی نامەوێت قەڵاو بووم ئەگە قەڵاو بم خۆم پێزەعیب ناکرێتەوە ئیشکالم هەیە خواردنەک لەکنت زۆر خۆشە وەڵا شتی قورس خواردنی قورس خۆشە خواردنی چەور قورس تا بنمونە لە زستانان لە وەرزی سەرما و سۆڵ پەلەوەر خواردن قاز سەر و پێ ئیدی ئەو خواردنانەی کە قورسن و زەحمەتشن لە ئامادەکردن دائیمەنەوەوانە خۆشترن ئەوجا کەچنە هیرانێ سەر و پێ بن لەگەر خۆتانیان وەڵا زۆر جاری باشێ هەیە لەگە برادران دەچین قاز و شتی لەگە خۆمان دەبین لێ دە پێوە خەریک دەبین ئامادەیان دەکەین لەگە کوڕانەی زۆر کەس هەیە وەکو پیا و شێفی زۆر چاکە خواردنی باش ئامادە دەستاویان خۆشە ئەزەمە برادرمان هەیە زۆر لەوانەی کە لە خواردن ئامادەکردنێ زیرەکن لەمە باشترن پێ دەگوترێت لەمە چێتر باشتر ئامادەی دەکە ئەوجە قازیش کوڵانەکی باشی دەوێت تایمەکی باشی دەوێت لە بۆ لێنانی بەکاوە خۆدی کوڵێنین جاری واشەیە کفتەش ئامادە دەکەین ماشەڵڵا طبعاً دەستاوی داچی زۆر تایبەتە من خواردنی دەستی داچیم خواردیە وندە خواردنەکانی خۆشە زیاتر کەچیەوە ماری داکت چیت لە حازرەکە داوای خواردن پێمان دەڵێ بەر لە چوونمان پێم دەڵێت چ دەخۆی لێت ئامادە بکەم مەسامە دوونێ لێبووی داوای گەنمەکتام کرد بە گۆشتی حیوانی گەنمەکتا خۆشە حەزم لێتی داچشم لێک کە لەو ژنانێک کە لە خۆت باست کرد دەستاوی خۆش هەم لە خواردنە کوردەواریەکان لێ هاتەچی باشی هەیە ئەم دەتوانین شارەزایکی زۆر چاچی هەیە تۆ لە خۆشی خۆش ناوە داپیریشم دەستاوی زۆر خۆش بووە جا لەویەوە فێر بوو هەم لە خۆشی جاری واشتی ئیزافە دەکاتە ناو خواردنەکان بنمونە تۆ گەبتەوێ گەنمەکتای دروستکەی بۆ شکلە کلاسیکەی دروستی ناکە دائیمەن ئیبداعچ تێ دەکە ئەزە جاری وایە زۆر خۆش دەرەچی جاری واشەیە تێچی دەدا ئیشەکەی تێکەدا تێکەتی وەزعکە خۆشەوی هیرانی هەر بە ئەسڵ خەرچی هیرانە داچی هیرانیان بابی هیرانی ئەم بابم هیرانیە
داچمەر خۆش ناوی ئەطرافی هیرانێ بەس لۆ خۆمان هەر لە شەجەڕەی کاک سافینە سافی هیرانی شاعیر کاک خۆشەوی جگە لە گۆرانی گوتن شعریشی هەیە بۆ پێیکە خەرکی هیرانێ زۆربیان شعریان هەیە ئەم بیدات کە دەستم پێ کرد تێکستم نووسیەوە تێکستی زۆریشم هەیە بە خۆم گۆرانیەکانی بیداتم 2002-2003 ئەوانە هەموو تێکستەکانی خۆم بوون چکە تێکست نووسین جیاوازە لەگە شعر ئەوانەی کە شعر دەنووسن تۆزێک هەستیارتر دەنووسن بەڵام ئەوەی کە لە گۆرانی دەنووسرێ زیاتر تێکستە لە تێکستەکانیش لە خۆم شارەزایی باشم هەیە و زۆریش لە تێکستەکانم لەلایەن گۆرانی بێژکار کرایتە گۆرانی هەستەکانت خۆش بوو سەرکەوتوی بی کاک خۆشەوی چەند کلیپ دێ هەستەکەم ئاگاتم لێ و ئەش بینم زۆر چاڵاکی لە کلیپی سپاس دەکەم وەڵام ساڵانە بەرهەمم هەیە بەڵام وەکو بژمێرین چەند کلیپم هەیە بە دروستی تقریبان 26-27 کلیپم هەیە ماشەڵڵا لە 2003 بە بەردەوام ساڵانە بەرهەمم هەبووە زۆربەی کلیپەکانیش ئەوەی کە ئەمن تێبینیم کردێ لە دەرەی کوردستانە لە دەرەی وڵاتە بەخۆت حەزت لێ لە دەرێ کلیپی دروستکە یانەوەدات کە دەستمان پێکرد کلیپەکانمان بەشی هەرە زۆری لە هەولێر و لە کوردستانی خۆمان مەسەلەن ڕکۆردمان دەکرد لەمان دروستمان دەکرد بەڵام بۆ ئاخیرانم لە خۆشم چوومە دەرێ لە ئەوروپا ژیانم کردێ بەشەش کلیپەکانمان دەبردە وڵاتی تورکیا یان بەشێکمان ئێستا بۆ ئاخیرانە لە ڕۆژهەڵات و لە وڵاتی ئێرانێت تۆماریان دەکەین کلیپیان دەکەین بە حکومەوەی لۆکیشن و ئەجوای وێندەر جوانترە ینی مساعدترە لە بۆ دروستکردنی کلیپی لێرە ئەگەر بتەوێت کلیپەک بەرهەم بینیان بتەوێت لۆکیشنێکی جوان وەربگری دەبی موافقەی زۆر لە خاوەن پرۆژەکانیان خاوەن شوێنەکان وەربگری لۆی بتوانانی ئیش تێدا بکەی ئەوە لۆمە تەوزەک زەحمەتی دروست دەکە بەڵام تو لە وڵاتەشیت کە هەم سروشت و هەم پێگە و هەم لۆکیشنەکانی وان ئەوەندە بەرفراوانن دەتوانی باشتر و ئاسانتر ئیشیان تێدا بکەیت کاک خۆشەوی تەمەنی چەندە ئەوها سەر و ڕدێنی سپی بووە وەڵام من گەورەمە خۆم لە ناوجدشی نوێ شاردیتەوە دەنا هەست ناکەم ئەمن گەورەوی لە تەمەن من ئستا ئەو ساڵ داخلی 3 ساڵی بوویمە ماشەڵڵا دی تەمەن درێژی بەس پێتەوە دیارێ بەس پرچت دیارە دەمانی سوغ ئامەچ بکەیەوە لێ دیارە هەیە لە خۆم حەزم پێی بوو بیدات سوغی کەمەوە دوایە برادران ئەو بەتایبەتی و سەر تاشەکەی من دیگو ئەو هاال لێت لاتێ ڕەنگت پێوە گرتیە سوغی نەکەوە دوسێ جارم سوغ کردە لێم نەهاتیە جوان نەبووە دیارە ئەوها باشتر ئەم سایلەکەش خۆم لەگەل گونجاندیە دەیتەمەند درێژ بی یەکێک لەو گۆرانیانەی کە گوتی تۆ ئەم بەدەنجی تو جێم لێ بوو زۆر زۆر پێم خۆشە ئەویش خۆزگە پیری نەبووە چاوجان یەکە لە گۆرانەیە کە ئەم بە بەردەوامی جێ لێگرم زۆر پێم خۆشە ئەو گۆرانی عوسمان شارباژێڕی هونەر عوسمان شارباژێر ئێستا لە ژیانمە ئەگەر ئەو بەرنامەی بینی دەمانەوە لێرەوە سڵاوڕێزی بگەینم ئینشاڵڵا تەندروست باش بی ئێستا لە وڵاتی ئەڵمانیا ژیان دەکە لە بیدایەتی هەفتاکان تۆماری کردیە ئەو کاتی پێم وایە بە کلیپیش هەیە ئەو کلیپ بەو بەرهەمە بەڵام بە کوالیەتی ئەو سەردەمی تۆمار کرایە ئەمە هەستان چمان کرد ئەو گۆرانیە لەلایەن نەتەوەکانیت کەش گۆترایتەوە مەسەرەن تورک فارس زۆر جاری وایە شوناسی بەرهەمەکەی بزر بوو کە جد لە تورکەچی دەبوو وایان دەزانی ئەو گۆرانی تورکیان بەرهەمەکی تورکیە لە خۆی بەرهەمەکە کوردیە عوسمان شارباژێڕیە کە ون دەبی ئەو گۆرانی جوانانە و بەرهەمە جوانانە ئەمە پێمان خۆشە وەکو ئەو جیلێ ئێستا کە لە ساحەکە هەیە دائما ئەو بەرهەمە جوانانە و شاکارانە کە پێشتر کراینە گۆرانی بیانین دووبارە بەو ئەبدێت و بەو ڤێژنە ئێستا کە لە ستۆدیۆکان هێنویان بکەینەوە ڕاستە ئەوجا لە پاش ناوبڕی پێم خۆشە جێم لەو گۆرانیویتن بەس ئێستا لەبەرەوەی کە باینجانی سۆرەکەم و قیمەکەی سۆرەکەم لەبەر قرچە قرچ ڕوونەکە جێمان لێ نابی ناوبڕێکی کورت وەرەگرین و ئەگەڕینەوە چ شتێک کاو بەشە لە بینی ئەمانەیە دکتۆرێک کە 30 ساڵە خبرەی هەیە و زۆر زیرەکە ئەو کچەی کە دایم حەزی لە شاخەوانی و سەرکێشیە میکانیکێک کێشەی گێڕ و مەکینە هەر زەڵاتەیە لەلای خوێندکارێکی جددی و کارامە ماشەڵڵا ئالەم کچانەمان زۆرە شۆپینگ و شکڕی زانایە کە خەریکی تۆژینەوە و دۆزینەوەی تازەیە پارێزەرێکی مەشغۆڵ هەر خەریکی حەلی موشکیلەیە ئەوە چییە مرۆڤین یا دەرتاڵ وەرە دەلات چۆ بابەوە عایبی ئەمە نییە کوڕێکی گەنجش کە هیوایەتی یاری بردنەوەیە ڕاست ئەمانە جیاوازن بەڵام شامپۆکەیان هاوبەشە لیە هاوڕێی هەموو قژێک خۆزگە لە دنیا عزیز پیری نەبووایە خۆزگە لە دنیا عزیز پیری نەبووایە خۆزگە لە دنیا عزیز جوان یارم وایە
خۆزگە لە دنیا عزیز جوان یارم وایە چاو جوان چاو جوان چاو جوان جوانی بەهرەی خوایە چاو جوان چاو جوان چاو جوان جوانی بەهرەی خوایە. ئەی دەنگ خۆش سەلامەت بیا ئەو خۆزگەیە هاتە دی جوان بووە یارت ئاخر پیرەکە ڕووی تێکردین خۆزگە لە دنیا پیری نەبووە پیرەکە نەبووە و جوانی ژارم بووە وەڵا خۆ هەردووچی شمولی کردین جوان یارمان بووە پیرەکەشمان هاتە پێشی نعمەتە ئەوش بەرەکەتە خوا ناردیتی دەنگت نەرزی بۆ ئاخیرانە کلیپەکی نوێت هەبوو گۆرانێکی نوێت هەبوو باسی ئەو کلیپەم لە بۆ پەکو دروستان کرد گۆرانەکەمان ناوی سەفەرە ئاوازە هۆنراوی هونەرمەند محەممەد عەزیزە دیارە پێشترە و گۆرانیە بەدەنجی کاک محەممەدی تۆمار کرایە لە نەهۆتەکان گۆرانێکی جوان بوو زۆر پێم ناخۆش بوو کە ئەو بەرهەمە جوانە ڕێکۆردەی خراپی لۆ کرابوو لە ئەو سەردەمی و زۆر خراپ تۆمار کرابوو پێم خۆش بوو بەو ستایل و بەو سیزنێ ئێستا نوێی کەمەوە ڕوخسەتیشم لە خۆیان وەرگرت بە سپاسەوە شەرەفیەوەی پێدان کە بتوان گۆرانەکەی دووبارە نوێ بکەینەوە و سپاس بۆ خۆی بەرهەمەکەش باش چۆن ناو خەڵکی و خەڵکەکی زۆر پێشوازی لێ کرد هەم بە خۆشی محەممەد عەزیز زۆر بە خۆشحاڵیەوە ڕای لە بەرهەمەکەی بوو چکە کە وەرکردنەوەی گۆرانی کە گۆرانی بێژەکە لۆ خۆی لە حەی بوو ینی مابوو تۆزە مەسئولیەتە قڕستر دەکەوتە سەو گۆرانی بێژە گۆرانەکەی دەڵێت تۆ چکە جورئەتی دەوێت ئەتو گۆرانێکت گوتیە ساحبەکەی مەوجودە ڕەنگە زۆر جاری وا هەیە ئەتو بە شکلەکان گوتیتت ئەو لێ رازی نەبی مەسەلەن یان قبولی نەکە بەڵام ئەمە زۆر لە ستایلی گۆرانەکەمان نەگۆڕی تەنها ستۆدیۆ و میوزیکی تازەمان لۆدانە و بڵێ نەڵێ قورجی من و قورجی محەممەد عەزیزی جیاوازیەکی زۆر هەیە بەڵام وەکو مەقام وەکو گۆرانیەکە توانیمانانی باش کەڤەری بکەینەوە هۆکار چییە زیاتر لەو ستایلی ئیشەکەی کەڤەرکردنی گۆرانی لەو گۆرانی بێژانەی کە زیندینەوە تا ئێستا ماینە زیاتر ئەوەی کە من تێبینیم کردی ئەو گۆرانیانە نوێکێ و کە گۆرانی بێژەکە خودی خۆیمانەک ئەوەی کە وفات کرد ناڵێم ئەوەیە کە ئەو گۆرانی بێژانەی ئێستا ڕەنگە و بتوانێت پێشتریان نەبی بتوانن گۆرانی بڵێنەوە یان گۆرانی تۆمار بکەن بۆ شکلی ئێستا وەکو تااقەتی ئەمە هەمانە جارێ هێشتان گەنجمای نەگەر 43 ساڵش بووین بەڵام هەر گەنجین زۆری لەسەر ئەو تەمەنەیە کە ڕۆیشتیە ئەجا پێم خۆشە ینی هەند بەشێک لە گۆرانیانە هێنا کە لە سەردەمی خۆی باش گۆترایە بەڵام لۆ ئێستا حیف ینی گۆرانەکان ئەو جیلە ئێستا پێ ئاشنانینە و بەرهەمی زۆر جوانیشن ئەمە زۆر پێم خۆشە و گۆرانیانە دووبارە بەگوێی ئەو جیلە ئێستا بیان چرپێنینەوە پێ ئاشنایان بکەین بۆی کە گۆرانی باش هەیە لە پێشتر لە بەرهەمی زۆر چاک گۆترایە ئەگەر ئاملۆ خۆشم بە ئاواز و هۆنراوی خۆم تقریبان چەند ساڵی پێشوو زۆر بەرهەمان تۆمار کرد ئاواز و هۆنراوی خۆم بن بەڵام دەستبردنم لە بۆ گۆرانیانە زیاتر هەدەف و ئامانجەکەمان ئەوەیە و بەرهەمانە دووبارە ئاشنا بکەینەوە بەو جیلی ئێستا چکە جیلی ئێستا زۆر سێرچیان نییە تەمەشا پشتەوە زۆر ناکەن لە ڕویان لەوەیە کە ئەوڕۆ هەرچی بێتە بەردەمیان جێلی بدەگرن ناتوان مەسەرەن ستاتور خۆشەوی تەمەشا بکە ناچی تەمەشا بەرهەمێکی 2023 و 2002 خۆشەوی بکە ڕێک دێتە ئێستا چی دێتە پێش چاوی خۆشەوی ئەوڕۆ دەناسی ئەجەلۆی ئەو بەرهەمانەی کە پێشتر تۆمارکراینەوە گۆتراینە پێم خۆشە و بەرهەمانە دووبارە بیان هینین زیندیان بکەینەوە بە بەرگەکی تازە لەگەڵ ئەو جیلێ ئێستا تێکەڵیانکەینەوە خۆشەویرانی هەتا لە ژیان مایە پێی خۆشە چێ گۆرانیەکانی برێتەوە کۆی کە بەخۆی گۆرانیەکان ئەرێتەوە ئەو گۆرانیماڵ گۆرانی من زۆر کەس گوتیتەوە گۆرانی ئاخ دنیا یەکێک بوو لە گۆرانیانێت لە 2 ساڵی 2007 تۆمارم کردیە بە شانازی و زۆر لە گۆرانی بێژەکان گوتیتیانە بن منە ئەندام محەممەد زۆر لە دانیشتەکانی گوتیتەوە بەشی زۆرش گۆرانی بێژەکان گۆرانیکانی منیان گوتێ بە تایبەتی گۆرانی گریان گۆرانی بێژی زۆر گوتیتیانە و زۆرش نۆرمالەوە پێشم خۆشە تیادیە چکەم دخۆشم وامە لە دانیشتە تایبەتەکان زۆر جاری وایە گۆرانەکانی خۆمان هەر ناڵێنەوە هەر بەو گۆرانی بێژانی کە مەسەرەن خەڵک ئەوڕۆ گیان لێ دەگری زیاتر لە ناو خەڵچینە گۆرانیان دەڵێنەوە دەمەوێت پرسیاری ئەوەش بکەم لە دانیشتە تایبەتەکان تەنها لەگەر برادرەکان گۆرانیێڕێەوە یان ئەو تا لە بۆ خێزانەکەش لەگەر خێزانەکەش لە کۆ وەڵا لە ماڵێ زۆر بەکەم گۆرانی دەڵێم ئێستا هێدی کوڕیشم لە پەیمانگەی هونەرە جوانەکان ئەو ساڵ تەخەڕوز دەکات ئەوش لە بەشی میوزیکە ئەو لە خۆی جاری وایە پرۆڤە دەکە کە جۆم لە میوزیکەکەوی دەبی و جە بەبیرم دێتەوە کەم لە ماڵێ هەموو گۆرانی بێژم ئەگەنا زۆر بەدەگمە لە ماڵە گۆرانی دەڵێم بەڵام لە دەرە دانیشتنمان زۆرە لە دانیشتەکانی خۆشمان بەردەوام حەزم لێ گوێ بگرم
آخر جارە گەرمەجالێک بدریان زۆر تەکلیف بکریان زۆر لە حق بکرێ گۆرانی بڵێم دانیشتنی شەوانەمان هەیە لەگە برادران زۆر جاریشدا دەنیشتن کۆ دەبینەوە لەگەڵ گروپێک لە گۆرانی بێژەکان لە خۆمان لەگەڵ کاکدانا هیرانی و برادران ئیدی گۆرانی دەڵێم لەگەر لایڤ میوزیکەکان بینت کووە بە خودای خراپم زۆر چالاک نیمە لایڤ میوزیک دەکەم بەڵام زۆر بەکەمی لێ ڕازی نیمە لەو ستایلە ئێستاکە هەیە پێم باش نییە ناوەڵە پێم باش نییە ئەوەی کە ئێستا هەیە ئینشاڵڵا گەشتبینم بۆی کە ئەوەش گۆڕانی بەسەردادێت لە جارێ لە بۆ ملەتی مەشتەچی نوێ و بیدایەتە ئەمە دائیمەن ئەگەر ملاحەزەشتان کردبی شتە بیدایەتیەکان بە خواری وەریدەگرین تایمەکی دێ هەتا بارەکە ڕاز دەبیتەوە ئینشاءڵڵا کە بەم زوانە ڕاز دەبیتەوە هەمووان بچینەوە سەر و ڕێچکەیە کە تەواو دڕاستە کۆتا گۆرانیت کە کۆتا بەرهەمەت کە گۆرانی کە گوت و کلیپت لێ بۆ کرد توانین ئێستا جێمان لێبی بەڵێ بەسەر چاو ئەو گۆرانی باسمان کرد ناوی سەفەرە ئەوە زۆندرای محەممەد عەزیزە پێشتریشە هونەرمەندە جوانە گۆرانی نەوەتەکان گوتبوو تۆماری کردبوو ئێستا بەشەکی کورتی لێ دەڵێن چکە گۆرانی تۆزە قورسە لە گوتنی و ببێ میوزیکیش زەحمەتە خۆزیە میوزیکی هەبووە بە ڕۆژی و تێنی ورسی نیگاریش برێ گۆرانی برێ تەکلیفانە بەسەر چاو ئاغ بۆ دەما دڵپڕخەما سەفەرت ناناکاوە ئەو دڵا غەریب و زاری من جێ دێڵی بەلاوە ئەی وەی جانە دڵبەژانە با بەس بێ ئەم ژیانە لە دووری چاوانی جوانت بەخوا دڵ سەرگەردانە ئەی وەی جانە دڵبەژانە با بەس بێ ئەم ژیانە لە دووری چاوانی جوانت بەخوا دڵ سەرگەردانە ئەیدەنگ خۆش دەنگت هەر بمێنی دەنگت لەڕزی ئینشاءڵڵا ببورن وەڵڵا چکە نازانم هەز دەکەم تۆزە تەندباری تەندروستیم باش نییە ئەو زلۆ شتەچی نەکەین ئەمن خواردنەکەم نەمتانی خواردنەکەی تام بکەم ئەمن لەکەم و کورتیوە ئەبورم ئەگەر گۆرانی کە شتێک دێوە لە گۆرانی کە زۆر خۆش بوو هیچ گلەیم لێ نییە بەڵام لێ ئەو قسەیەکەم نەکە خواردنەکەی مشکام یعنی داش بەداشە چی بکەن لەکەم کوڕی گۆرانیەکان ئەمش لەکەم کوڕی خواردنەکەی ڕازی بە باش نییە خۆشەویستانی من ناوڕێکی کورت وەرەگرین و بێگومان بە بەرهەمە تایبەتەکانی زێر سفرەکەمان دانین و ئەگەڕینەوە هەندێک جار تەنها سەرنجێک بەسە بۆ ئەوەی بچیتە دنیای تام و لەزەتەوە تامێک کە هەمیشە لە یادت بمێنی بێگومان ئەمە بۆ هەمووان وایە ڕاز و نهێنی کێک و شیرینی بەلەزەت کە هەر پارچەیەکی شاکارێکی تام و چێژە نانێکی بەیانی بەم کەرەیە دەستپێکی ڕۆژێکی ناوازەیە ئێوەش دوامەکەون لە هەڵبژاردننی ئەو بەرهەمەی کە هەموو شتێک خۆشتر دەکات مارگارینی کەرەی زێر چێژێکی بێکۆتا ئەوزە تامی خواردنەکەی دەستی من کە بزانە تامی کووە وڵات دڵنیام ئەوەی کە ئێستا دەبینم بە شکل و شێوە زۆر جوانە ئەو ناوە ڕبۆن بووە مانارێ وەڵڵا دەست چاوت خۆش بی خدا ڕۆژ و تاعەتی هەموو لایەکی قبول بکە ئینشاءڵڵا ئەو کابانانەی ماڵیش خدا تااقەتیان پێ بدە ئینشاءڵڵا کە هەمیشە ساغ و تەندروست بن چکە من دەزانم چەند ماندی و هیلاکن لە ماڵێ بە زمانی بە ڕۆژی خواردن ئامادەکردن تۆزەک زەحمەتی خۆی تێدایە خدا تاقەیان زیادکە ئینشاءڵڵا کا خۆشەوی لەگە سرکەی بینت کووە وەڵا زۆر باشم بە بەردەوام هەمانە لە ماڵێ کە هەفتەی چەند جاران گوڵ لە ماری برنج بە سرکەی لێنن بە خودای ئەمن بەخۆم بە برنج نایخۆم حەزم پێی نییە بەڵام وەکچیت وەچیت کە بە خاوی زۆرم پێخۆشە لە سەڵاتە و لەوانە حەزم پێیتی جا خەرچی هیرانێ لەگە خاسی خۆ خۆی درستی دەکە وانە بە خۆدان دروست دەکەن و درستی دەکە ئەرێ وەڵا زۆر زۆر زەدستانان لەگەر خاس و ئەو بابەتانە زۆر جار ئەمن میوان بوویمە لە هیرانێ خاسیان لۆمدانە لەگەر میوەی و قاپەک سرکەشیان لەکندانە حەزیان لەو شتێ و لەسەر سفرەش بە بەردەوامی سرکەکەن سرکەمان پێخۆشەوەڵە ئەزە سرکەمە لە خۆمان داکەم درستی دەکە لە باخچەی خۆمان هەناری لێ دەکەنەوە لە خۆی لە ماڵی درستی دەکە سرکەکەی تایبەتە چکە سرکە زۆر ترش و ئەوەبی خۆش نییە تامی سرکەی تامەچ تایبەتە یعنی نەترشە نە شیرنیشە دەی مزێک
فەرمو عافێت بیاخوا زۆر بەخێر بێ گەورەت کردم زۆر خۆشحاڵ بووم سپاس لە بۆ بەرهەمە تایبەتەکانی زێر سپاس کە تا ئێستا بینەری پرۆگرامەکەم بوون تا پرۆگرامێکی دیکە ئەبمە میوانی ماڵەکانتان و دێمەوە خزمەتان سپاسان لەگەڵ